شەوتان باش و ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرلایەکن من یاسین ئەومار لە بەرنامەی نوێی بە کاتی عەقڵ لەگەڵی بەڕێز و خۆشەویست بۆ تاوتۆکردنی پرسێکی دیکە بەیەکشا دەبینەوە بە ئومێدم ئێوە هەمووتان تەندروست و لەشساغ و دڵخۆش بن لە هەرکوێیەکەن سڵاوی ئێمەتان لێبێت بەڕێزان بەرنامەم جارم تایبەت کردووە بە ناونیشانێک ئەویش بریتێ لە عەقلانیەتی دەستوری و عەقلی نادەستوری پێداچوونەوەیکی ڕەخنەی بە مامەڵەی کورد لەگەڵ دەستوری عێراقا ئەم بابەتە بۆ من ماوەیەکی زۆرە جێگای پرسیارە و بۆتە جۆرێک لە خولیا کە بە دوای وەڵامەکانیا بگەڕێم چیرۆکی ئێمە لە کوردستانی باشوور لەگەڵ دەستورە جیاوازەکانی عێراقا لە ساڵی 1925ەوە تاوکەگاتە ساڵی 2005 و تاگاتە ئێستاش کە ڕووفەڕێک بە دەردی عەرەبەڵەیەن هەڵبەز و دابەزێکی گۆرەمان لەگەڵم دەستورانەیە کردووە لە هەندێکیانە بەتەواتی فەرامۆشکراوین لە هەندێکیانە ئاماژێکی کەمان پێدرا و لە هەندێکیانە بەشی خۆمان پچڕیوە و لە ئاخیردانەشە کارکتەری سەرەکی نووسینەوەی دەستور بوون کە دەستوری هەمیشەیی 2005 بەڵام لە تاقیکردنەوە ناوخۆیەکەیە کە بریتی بوو لە دروستکردنی یا گەڵاڵەکردنی دەستورێک بۆ هەرێمی کوردستان هەتاکو ئێستا شکستمان هێناوە دوای نزیکەی 34 ساڵ لە حکومڕانی خۆماڵی و چەند هەوڵێک نەمانتوانی دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسینەوە. پێش ئەوەی کە بچینە سەر ئەم بابەتش ئاماژێک بەوەین کە مامەڵی ئێمە لە دوای 2005ەوە بە تایبەتی لەگەڵ دەستوری عێراقیا چۆن بوو، بۆچی بەشداریمان لە نووسینەوەی کرد، چۆن مامەڵەمان لەگەڵا کرد، چۆن لەگەڵ لایەنەکانی ترا بێبەهامان کرد و نەمانتوانی سوود لەو چانسانە وەرگین کە تایەتی و لە بنەماشە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەگەرێکی سربەخۆیی کە لە بەردەستمان نابوو لە 2003 گۆڕیمانەوە بە دەستورێک کە خۆمان لە نووسینەوەی بەشدار بین و دوایش فەرامۆشمان کرد. ئەم پرسیارە و کۆمەڵێک پرسی دیکەی تایبەت بەمە لەم بەرنامەیە ئاراستی دوو میوانی ئەزیز و پێویستەکەم کە هەردووکیان شارەزاییەکی ورد و وەروەها معریفەیەکی دەستوری زۆر باشیان لەسەر دەستور بە تایبەتی و دەستوری عێراقی هەیە. ئەوانیش بەڕێز و خۆشەویست کاکارم حاجی کە لێرە لە تۆدیۆ لەگەڵمایەوە هەروەها دکتۆری ئەزیز و خۆشەویست دکتۆر ڕەعەد ڕەفعەت لە هەولێرەوە لەگەڵمانە کە ئەویش شارەزایەکی ئەم بوارەیە. سڵاو لە هەردووکتان کاگارم جام خێر بێی. سڵاو لە تۆش دکتۆر جان لە بەرەوەی دووری لەمان جارێکم جار سڵاو لە جەناب دەکەم و لە هەر حەزەکەم لە جەنابیش تۆ دەست پێ بکەم. ئەم کاتت باش و شەوت باش دکتۆر جان. دکتۆر جوی لەمانە شەوتان باش سپاسان دەکەین سڵاو لە بەڕێز و میوانە بەڕێزەکە و گشت بینەرانی زوم بێت. سڵاو لە تۆش دکتۆر جان. ویستم پرسیار بکەم لەسەر مەسەلەی دەستوری عێراقی و گرنگی بۆ کوردی باشوور. یعنی هەندێک پیان وایە کە ئەو دەستورە جۆرێک لە کەلەپچێ و کراوەتە مەچەکی کورد، هەندێکیش پیان وایە گەرەنتیە و هەندێکیش پیان وایە کە لە گەرەنتیش زیاترە و جۆرێک لە خەباتی 100 ساڵی کورد ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکان لەو دەستورەیە گەڵاڵە بوو بێ کە یەک دنیا دەستکەوت و دانپێنانی تایە بە بوونی کورد بە تایبەتی لە کوردستانی باشوور. تۆ چۆن تەماشای ئەم بابەتاکە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، دیارە دەستوری عێراقی لە 2005ەوە ئیقرار کرایە و زۆرینەی گەلانی عێراقی تەصدیقیان کردووە، دواتر بووتە دەستور دوای ئەوەی کەوە تەصدیق کراوە. بەڕاستی کورد ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە بە تایبەتی سەرکردە کۆنەکانی کاک نیوشیروان، مام جەلال، کاک مەسعود ئەوانە ڕۆڵێکی گرنگی بەرچاویان هەبووە لە سیاغە و نووسینەوەی ئەو دەستورە تازەی عێراق. تەنانەت زۆر جاران عەرەبە شۆڤینیەکان تۆمەتباری کورد دەکەن کەوە ئێوە خۆتان ینی ئەو دەستورە بە ڕێ و بە قەڵەمی کوردەوە نووسراوە، بۆیە تەمەشا دەکەین سوننەکان کاتی خۆی هەرە زۆریان بایکۆتی ئەو دەستوریان کرد، بایکۆتی پرۆسەسی یاسیشیان کرد و ئێستا ئەو شیعانێکەوە ئێستا لە سەر حکم و دەسەڵاتدارن لە عێراق ئێستا وایان پێیان وایەکەوە ئەو دەستورە لە کاتێکدا نووسراوەکەوە کورد بەهێز بووە، بەڵام ئێستا دەتوانین بڵین
سەقی مرکزیەتی دەسەڵاتی عێراقی گەڕاوەتەوە بۆ بەغدا و شیعەکان باڵادەستن بۆیە پێویستە هەموار بکرێتەوە چەندین زاریش هەوڵ درراوە هەموار بکرێتەوە کەوا کۆتاجاریان لە دوای ئەحداسەکانی تشرین ڕووداوەکانی تشرین خۆپیشاندانە گەورەکان و کەوا نزیکەی 700 گەنجی عێراقی بووە قوربانی یەک لە داواکاریەکانی ئەو بکەوە هەموارکردنەوەی دەستور بوو بۆیە هەوڵ تێکۆشانێکی زۆر هەیە لەلایەنە جیاوازەکان کەوا ئەو دەستورە بگۆڕدرێ و هەموار بکرێتەوە بەڵام خۆشبەختانە ئەو دەستورە بە پێی مادەی 126 و هەروە 142 کۆت و زنجیرێکی باش تێدایە ئەگەر موافقە و ڕەزامەندی کوردی تێدا نەبێت ئەو دەستورە لە دەستورە جامیدەکان هەژمار دەکرێت لە ڕووی دەستوریەوە پرسیار لێ دکتۆر سەبارەت بە باەخی ئەو دەستورێکی جامدە ویستم سەبارەت بە باەخی ئەم دەستورە پرسیار لێ بخۆی بەڕاستی ئایا کورد باەخی ئەم دەستورە ئەزانێت یاخود بەتایبەتی ئێستا کە دوو لە سەرکردە یعنی دێرینەکانی کورد کاگنەشتمان لەگەڵ مامجللا لە بەر ڕەحمەتی خواکەوتون بەس کاک مەسعود ماوە بەس ئەویش تا ئەندازەیەک لە پشتەوە لە ساحەکانیە ئەم جی لە تازەی لە سیاسەکان لە بەهای ئەم دەستورە تێگەن یاخود هەر دەستورەکە خۆی لە بنەمایە ڕەنگە ئەو بەهایی نەبێ چۆن لە مەسەلەی ئەڕوانی جناب خۆی وەڵی پێش وەڵامی پرسیارەکە جەناو دوو خاڵ زۆرم پێگرنگەکەوە ئیشارەت پێ بدەم یەکەمیان لە ساڵی 1920 کاتێک عێراق لەژێر ئیستیعمار و احتیلالی بەریتانی بووە کورد دەتوانین بڵێن تەکانێکی باشی کردووە لە عێراق و ڕۆلی هەبووە و تەنانەت بەرپرسایەتی گەورەشی هەبووە لە دەستورەکەشی ڕۆلی بەرچاوی هەبووە هەروەها لە دوای ڕوخانی سەدام حوسێن لە 2004 و 2005ەوە هەمان شێوە کاتێک عێراق لەژێر احتیلال و ئیستیعماری ئەمریکی بووە لەژێر داگیرکاری ئەمریکی بووە کوردستان ڕۆڵێکی بەرچاوی پێبەخشراوەتەوە و توانیوەتی تا ڕادەیەکی زۆر ئامانج و ئاوات و تەنانەت خەونەکانیشی لەناو ئەو دەستورە ینی جێگەی بکاتەوە هەرچەندە ئێمە تێبینیشمان هەیە دەتوانرا هەندێک شتی باشتر بکرێت ئەگەر دواتر دەرفەت هەبوو باسی دەکەین کەم و کورتی بێگومان هەیە لەو دەستورە بەڵام بە عمومی دەتوانین بڵێن دەستورێکی باشە خاڵی دووەمکەوە زۆر گرنگە ئێمە دایمەن ئەگەر بمانوی هەڵسانگاندن بۆ شتێک بکەین جگە لەوەی هەڵسانگاندن بۆ خودی شتەکە دەکەین بۆ خودی مادەکە دەکەین بۆ خودی ناوەڕۆکی بابەتەکە دەکەین بەڵام دەبێ هەڵسەنگاندنێکیش دەتوانین بڵێن بە چاوێکی فراوانتر سەیری بابەتەکە بکرێت بین ئەگەر بزانین کورد لە وڵاتانێکەوە دابش کراوە کوردی تێدا دابش کراوە لە سووریا لە تورکیا لە ئێران لە عێراق سیر دەکەین ئێستا بەپێی دەستوری عێراقی مافی کورد هەیە جگە لەوەی کەەوە مافی کورد هەیە مافی دامەزراوەکانی کوردیشەیەکەوە بریتە لە هەرێمی کوردستان وەکو کیانێکی تا ڕادەیەک فیدرالی سەر بە عێراقا بەڵام سیر دەکەین لە تورکیا هەر ئەسڵەن کەەوە بەپێی ئاسای تورکی دەڵێ ئەوەی دانیشتی تورکیا دەبێت هەر تورکە و تەنان لە سووریا کوردەکانی سووریا ناسنامە و جنسی سووریشیان نییە و بێبەش کراون لە زۆر ئیمتیازات و مافی وەکو هاوڵاتی لە ئێرانش بە هەمان شێوە هەرچەندە وەکو مافی کەلتوری دەدرێت بەڵام مافی سیاسیان تا ڕادەیەکی زۆر پێشەر کراوە لە ناو دەستورەکەی جوزودیان نییە بۆیە ئەوەی کەوا گرنگە لێرە ئەو دوو خاڵە بووکەوە دەتوانین بڵێن بەدەستکەوتی گەورەی بزانین و بێگومان ئەو دەستورە چەندین خاڵی پرشنگداری تێدایە وەکو باسمان کرد هەرێمی کوردستان وەکو کیانێکی فیدرالی ناساندووە و دەسەڵاتێکی فراوانی تەشریعی و تەنفیزی و خەزاییشی پێبەخشیوە و تا ڕادەیەک کردوێتە کیانێکی بازنەیەکی داخراو لە ناو عێراقدا و ئەوەی کەوا بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە بۆ بچووک بوونەوە و لاری و هەروە تەنانە سوکبوونی هەرێمەکە و خەڵکی هەرێمی کوردستانیش ئەو بکەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وایان لێ کردو بوونەتە سەبەب ئەگەر ناوەکو خودی دەستورەکە بەڕاستی دەتوان بڵێن دەستکەوتی باش دراوە بە کورد و دامەزراوەکان پەیامەکەت گەیش دکتۆرجان دەست خۆش ئەگەڕێمەوە وڵات با لەو پرسیارەوە دەست پێ بکەم 100 ساڵ خەباتمان کردبووی کە اعتراف بە زمانمان بکرێ بە جوگرافیامان بکرێ و تا ئەندازێکی زۆر وەکو دکتۆریش ئاماژی پێەیە ئەو دەستورێک نووسرایەوە ئێمە نووسیمانەوە ینی ڕاستەکەی هەنان فەتاوی کاتی خۆی وت کوردەکان هەر هەرێمیان نییە ئەوان دەوڵەتی عێراقیشیان بەدەستەوە ینی پیانەوترا ئەدەر عێراقەکەی تر و یەک دنیا حکوومەتەکان لە سلێمانی و لە هەولێر پێکە هاتن ینی شت زۆر بوو بەس نازم لە پڕا ینی لە پڕانا بەز وردە
ئەنی وا بچووبوونەتەوە ئێستا لەبەر قاپی ژنێک کاکەوتوین بۆی ماگانە موچەمەوە بنێر نازانم حیکاتە بۆچی ئاوە لەو بەهێزیەوە سەرنگرێ بەرەو خوارەوە هات. سەرەتا زۆر سپاس تاوڕێزم بۆ بەڕێستان بۆ میوانە ئەزیزەکە مامۆستای خۆشەویستم لە هەولێرەوە و بۆ بینەرانی بەڕێزیش. ئەوە پەیوەندی بە دروشتی ئەو بەشداریەوە هەیە کە کورد هەیەتی لە هاوبەشی سیاسی عراقی فدرالە. ئێمە ینی تێگەیشتنێکی تەندروستمان بەربنەمای گوتارێکی سیاسی تەندروست نییە بۆ ئەم پرسە. ینی ئێمە لە مەفهومی شەراکە تێنەگەیشتوین بە دەلیلی ئەوەی کە بە بەردەوام ئێمە لەگەڵ پراکتیزەکردنی پرەنسیپ و دادکاریەکانی ڕێسا دەستوریەکانی دەستوری هەمیشەی 2005 عێراق لە دەرچواندنی یاسا فیدراالەکانە گرفتمان هەیە و بەشداریەکەمان بەشداریەکی ئفلیجە، بەشداریەکی بێکۆدەنگیە، بەشداریەکی پەرتوپەرشوبڵاوە، بەشداریەکە زیاتر حەزی لە کەوتنە پەراوێزەوە هەیە، بەشداریەکە کە احترام لە بەرجەستەبوونی ئاوات و ئامانجەکانی قۆناغی پێشتری دەشواندنی ئەم دەستورە فدرالێ ناگرێت و دوجار لە هەمان کاتا دەرگیربوونی لەگەڵ کۆمەڵێک ئەجندا و استراتیژێتی هەرێمایەتی دژ بە ئەم سروشتی هاوبەشی نیشتیمانیە سیاسیە کۆماریە فدرالیە کە ینی ئیش لەسەر ئەوە ئەکات کە لە وێزگەیەک لە وێزگە سیاسیەکانی ژیانی سیاسی و پێکەوەی بوون لە عێراقا بگەێنێتە ئاستەیە کە ئیتر نەوەک لە ئیقرارێک دروست ببێ بەوەی کە ئەم مۆدێلە کە بەربنەمای سیستمێکی سیاسی کۆماری فدرالی هاتۆتەکایەوە بە دەردی ڕێخستنەوەی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگای عێراقی بە گشتی بە هەموو پێکاتەکانیەوە ناخوات و دوجار لەوێ وانەیە ئەو ئێرادە سیاسیی کە سواری شەپۆلەکە ئەبێ جایتر دەوڵەت نەتەوەی مەسەبگەرایە یاخود ڕاستیزمێکی ئاتەیسە یاخود ڕاستیزمێکی ئەلمانیە وەی لە هەر جۆرێک لە جۆرەکانە یا بەڵام لە لۆژیکێکی هێز بەسەری ئازاڵە بێت دەستورێکی تری مرکزی دابنێتەوە لە عێراقا و هەموو ئەوەی کە تۆ لە ماوەی ڕابردووە ئیشت لەسەر کردووە داکۆچیت لەسەر کردووە خەمیت خواردووە و پشتیوانی دۆستەکانی دەرەوەی عێراقت لە پێناویە بە خەرج بردووە بگەڕێتەوە بۆ چوارگۆشەیە. ینی تۆ ئێستا مەترسیەوتێ ئەم لە بەرچاو نەگرتنەی دەستور و شەڕ نەکردنی کورد لەسەرەوەی کە دەستور حەکەم بێ لە بینی ئێمە و دەوڵەتی مرکزە ڕەنگە بمانجێڕێتەوە بە چوارگۆشەی یەکەم کە گەڵاڵەکردنەوەی دەستورێکە کەتیە هەموو ئەمانەی هەموو ئەمانە ڕەتەکرێت ئەو ئەگەرە لە بەردەمانە ئەو ئەگەرە لە بەردەمایە لەبەر ئەوەی کە من لەم مۆدلە لە کاری سیاسی کە حاکمیەتی ئەم هەرێمەی بەدەستەوە هەیە ئەترس بۆ لەبەر ئەوەی کە ئەم مۆدێلە گوتاری غایبە نازانین چی ئەوێت ئەنی بە دەلیلی ئەوەی لە ماوەی 33 ساڵی ڕابردووە ینی حاکمیت بەدەست ئێتلافێکی حزبی نەریتیەوەیە ئەم ئێتلافە حیزبیە نەریتیە نەتوانیوێتی تعریفێک بۆ نظامی سیاسی ئەم هەرێمە بکە نازانین ینی ساگە تۆ پرسیار لە من کەی بڵێ نظامی سیاسی ئەم هەرێمە چیە نازانم چی جوابەمەوە بڵێم سەرۆکایەتیە بڵێم مەلەکیە بڵێم کۆماریە بڵێم نیابیە چییە کە قانونێکی ئەساسیم بەدەستەوە نیە لە کاتێکا کە تۆ ئەساسێکی دەستوری فدرالی دەیە بۆ ئەوەی کە ئەم دەستورە دابنیت و دوجار ئەگەر تۆ مەبەستە حیمایی ئەم موجودە فیدرالیە دیموکراسیە کۆماری خۆت بکەیت لە عێراقا لە دەوڵەتی فدرالیە پێویستە تەطبیقاتی دەستوری و مەبادیئە دەستوریەکان و ئەحکامە دەستوریەکانی دەستوری فدرال تەوزیف کەیت لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرەنگی و کەلتوری خۆتە مشکلەکە لە چایە نەمان کردو ئەسەن هەر تێگەیشتمە بۆی نیە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی بۆ نمونونەکەیەمە بازە نیزامی فدرالیەکەین تا ئێستا ئەم حاکمیەتی هەرێمە نەیتوانیوە مؤسسەیەکی تایبەت بە دراساتی فدرالی دابنێ مؤسسەیەکمان نییە تایبەت بێ بە دراساتی دەستوری بۆ لەبەرەوەی کە ئێمە دائیمە لەبەر یەککەوتنەکانمانە لە ممارەسەکردنی سیاسی لەسەر ئاستی فدرال کە گرفتێکمان بۆ پێش هاتووە ئیلتیجام پەنامان بە محکەمەی اتحادی گرتووە داوای تەفسیری دەستوریمان لێ کردووە لە باشە کاکە هەر لە ئەوڵەوانێ بۆ نایێت هەموو ئەو مەبادی و ئەحکامانەی کە عیلاقەی بە وجودی نەتەوەیی و نیشتیمانی و هاوبەشی سیاسی و مەسەلەن دەسەڵاتدارێتی تۆ هەیە لە حکوومەتی فدرالە
هلا اساسه بۆ نایبە لایحەیە تەقدیمی کەیت و تێگەی داوای هەموو تەفسیرە دەستوریەکان لە محکمەی ئیتحادی بکەی کە اختصاصی ئەوە بۆ ئەوەی کە تۆ بەرچاوت ڕۆشن بێت لە داڕشتنەوە ڕەنگرێشکردنی ئەو هاوبەشی سیاسی کە پێویستە هەت بێت. باش زۆر قسە ئەەکەین ینی زۆر ڕخنە لە خۆمانەگرین هەندێک کەس پێیان وایە کە من و تۆ کە ڕخنە لە مامەڵەکردنی کورد لەگەڵ دەستور ئەگرین بە دکتۆڕادیشەوە کە لە ئاخری قسەکانیە ڕخنەیگر پێیان وایە ئێمە لە ئەنجیری خەزعەلی و دەوڵەتی عێراق و ئەمە ئەکەین ینی ئەم پرسپێکتیڤەکە گۆشەنیگاکە دیدگاکە وایە یا لە ئەوەی کە بەرنامەکە ژەڵین پێداچوونەوەیکی ڕخنەی بە مامەڵەکردنی کورد لەگەڵ دەستوری عێراقا چۆنە ینی ئەمە ئێمە ئەیکەین جۆرێکە لە ئیرتیزاغ یا جۆرێکە لە دڵسۆزی بۆ کەیسی خۆمان بە دڵنیاییەوە جۆرێکە لە دڵسۆزی و هەموو ئەو هەڵ و کۆششانەی کە لەسەر ئاسی تاک و گروپ و ڕێکخراوێک کادرێ لەبارەی ئەم پرسەوە دڵسۆزیە ئێمە نەکەسمان سەر بە خەزعەلین و نەکەسمان سەر بە ویترین و نازامچی وی لاخرێمە وانە کاکە ئێمە لە چوارشەوەی فەرەنگێکی نەتەوەی نیشتیمانی کۆماری دیموکراسی فیدرال ئاژین و ئێمە جۆرێک لە پەرۆشیمان هەیە بۆ ئەم پرانسیپانە بۆ قانونی بەس ئارگومنتیان ئەوەیە بۆچی کە کورد گوێ بە دەستور نایە ئێوە قسە ئەکەن بەڵام کە خەزعەلی و مالیکی و فڵان و فیسار دەستورە خەنە ژێر پیانەوەی قسە ناکەن کێشەکە لەوایە کەکە ئەو هاوبەشێ سیاسی لای چیە پشکەکەی مثلا لای منە لای فراکسیۆنمەیە نەخێر ئەوانەی کە نوێنەرایەتی سیاسی ئەم هەرێمە ئەکەن لە بەغا پێویستە ئەوان لەسەر ئاستی ئەو هەڵوێستانە لۆبی دروستکەن لەسەر ئاستی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران و دوجار بۆ نمونە ینی سیستمی نوێنەرایەتی لە عێراقا دوو ئەنجومەنیە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی فیدرالی لە 2005ەوە تا ئێستا کە ساڵی 2025 20 ساڵی ڕابردووە تۆ بۆ دەست پێشخەری نییە بۆ دامەزاندنی ئەنجومەنی فیدرالی لە کاتێکە ئەنجومەنی فیدرالی ئەتوانێت دەرهاویشتەی کۆمەڵێک ئەحکامی دیموکراسی و کۆماری فیدرالی بێت کە هەر هەنگاوێکی زۆرینەی هێز و کتلە نیابیە گەورەکانی ناو ئەنجومەنی نوێنەران بنرێت بە مەبەستی ئەوەی کە ماف و ئازادی کەمینە و کەمایەتی پێکاتەکان پێشێل بکات لەوێەوە تۆ ئەتوانێت ڕەتئیکەیتەوانێ و بیژەڕیتەوە نێڵی ئێستا ئێمە لە عێراقا دوو مێتۆدمان هەیە بۆ مامەڵەکرد لە عێراقا یا بە منتەڵەقی هێز یا بە منتەڵەقی دەستور خۆمان ڕازی بووین بە دەستور ئەمە زۆر لە ڕیفراندۆما دەرکەوت لە ڕیفراندۆ دەستور بە ئاشکرا کە خۆمان نووسیمان لە سێ سەرکردەی گەوری خۆمان بەشدارمون لە نووسینە ڕێگە نایە بە ئێمە بۆ نمونە شتێکی لەم بابەتە بکەین ئەگەر ڕازنی ئەگەر وانە ڕاستم کەرەوە یعنی لە ئەم یعنی لە ئەگەری مامەڵە نەکردن بە دەستورە کە تا ئێستا کەسمان مامەڵەمان پێ نەکردووە ئایا مامەڵەکردن بە منتەڵەقی هێز لە مەسلحەتی کوردای بە تایبەتی بەم پەرتیب جیاوازی و نەبوونی هێز و ئەوە ئەستەن بیرکردنەوە لە هێز بۆ خۆی هەڵە گەورەکەیە کە ئێمە باز لە هاوبەشی نیشتیمانیەک هەر لە هاوبەشی نیشتیمانیا پێکەوەی بوون دەورە بینێ بەشداریکردن هەیە باشە دیموکراسیەتی تەوافقی هەیە نظامی محاسسە هەیە مجموعی اعتبارات حکمێکە بە هەموو سلبیات و ئیجابەتەکانەوە بەڵام لۆژیکی هێز مەگەر تۆ یان نازام ینی لە بەرامبەر دەوڵەتی فیدرالیە تۆ کام هێز بەکاربێنی مەسەرەن پێکاتەی چەگاری هێزی پێشمەرگی تۆ خۆی بەشێکە لە سیستمی بەرگری عراقی پێگاتەی چەگاری ناوخۆی تۆ بەشێکە لە نظامی فیدرالی و ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عراقی مەسەرەن ئەمانە ئەسڵەن هەربیرکردنەوە لیان هەڵەیەکی زۆر مەترسیدارە ئەمە یەک دووەمیان تۆ بەشێکی لەو نظامە سیاسی کە وجودی هەیە لە حکوومەتی فیدرالە و کۆمەڵێک لە پۆستە سیادی و پۆستە ئیداری و موسساتی و قەزایی و تەشریعی و تەنفیزیەکانە بەدەستەوە کاکە سەر کۆمارەکە تویت وەزیری دەرەوە تویت وەزیری عەدل تویت نازانم چی تویت باش وایە ناکاکە تۆ لەوێ چێکی ینی پۆستەکە دووەرگرتووە و کۆمەڵی کوشتی مێز و حاشێ و حەشە مقدمێکی داگیر کردو خەریکی محاسسەی امتیازاتی یاخود خەریکی تەسیدکردنی مەشروعێکی شەراکەی وەتەنی سیاسی عراقیت کە کورتایە یەکێکە لە پێکاتە ئاساسیەکانی بەڵام بە وجودە دەستوریەکەی باشە با پرسیار لە جەناب بکەمەوە ئەم دەستورە بە دەستوری 2005 پێوترێ دەستورێکی باشە بۆ کورد یاخود جۆرێکە لە کە لە بچۆکراوتە دەستی لە پەیوەندیە بەو واقعە سیاسیەی کە حکمی استراتیژێتی جیهانیەکە بەسەر خۆرەڵاتی ناوەڕاستە و حکمی استراتیژێتی هەرێمایەتیەکە بەسەر پرسی کووردا لە ئێستاە لەم دەستورە باشترمان نییە بۆ لەبەر ئەوەی کە حەزەکەم بابزانی کاکن مامەسایەسین لە ناو مەسەلەن فەلسەفەی قانونە کە شتێکە عیلاقەی بە
فنی تەشریع و فەلسەفەی تەشریع و فقی تەشریع ئەوە هەبێت ئێمە یعنی هەندێک حەزری مۆزوعیمان هەیە تەنانەت مەترسیەکانی تعدیلی دەستوریش ناتوانێت بچێ بەلایە باشە ئەوەی کە هەمیشە نازانم باستەوە کرێ گوایە عەلا ئەساس قەوارەی هەرێم لە مەترسیایە و نازانم شێ ناکاکە کۆمەڵێک سەوابت هەیە لەژێر تەسمەی حەزری مۆزوعی پێڵێن لە ناو فقی دەستورە یعنی مەسەلەن بۆ نمونە کەس ناتوانێت دەستکاری دینی دەوڵەت بکە کەس ناتوانێت دەستکاری مەفهومی دیموکراسیەتی دەوڵەت بکە وەکو ئەو بنەما دەستوری کە هەیە قانونی ئەساسیەکە کەس ناتوانێت دەستکاری تعریفی ئەساسی نظامی سیاسیەکە بکات کە سیستمێکی فیدرالیە کەس ناتوانێت مەسەلەن بەلای مجموعەیەک معتەیاتی اقتصادی و معتەیاتی قەزایی و معتەیاتی تەنفیزی و تەشریعی ناو ئەم دەستوریە بڕات باشە یعنی بۆ نمونە نظامی نوێنەرایەتی لە بەپێی دەستور نظامێکی دوو ئەنجومەنیە تۆ تعدیلی دەستوریش بکەی ناتوانێت یەکسایی یەکێ لە ئەنجومەنان کۆمەڵێک شتی بنەڕەتیتیان ناتوانێت ئەمانە حەزری مۆزوعیان لەسەرە یعنی علاقەی حتا تعدیلی دەستور ئەگەر بەیانی کۆمیسیۆنێک ڕێک بخێرێت بە بڕیارێکی نیابی بۆ ئەوەی کە هەمواری دەستور کاتەوە کۆمەڵێک بابەتی استراتیژی مەسە منە ئیقرار بە ئەقالیم و محافظات إقرار باختصاصات وصلاحية مشتركة إقرار بصلاحية صلاحيتەکانی هەرێم إقرار بصلاحية پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان مثلا ئەمانە ئقساکردنیان هەروە ئاسان نییە ممکن نییە توانین بڵین دەستورێکە بڕێکی زۆر لە گرنتی تیا بۆ کورد بڕێکی زۆر باشی تایە لە گرنتی ئەگەر بە بەراورد بە مافە نەتەوەی و نیشتیمانەکانی گەلی ئێمە وەکو کوردستانیان لە تەواوی خۆرەڵاتی ناوەڕاستە سەیریکەیت لە پێشەوەی هەموو ئەو پێدراوانەیە کە لەسەر ئاسی هەرێمایەتی بە کوردراوە بەڵام ئێمە چۆن ڕێزیلی ئەگرین و ئەی پارێزین و خەمی ئەخۆین و پرانسیپ و پراکتیزەکردنەکانی ئەحکامەکانی لە ژیانی سیاسی و لە ڕێخستنەوەی کۆمەلگامانە بەکاریهێنین ئەمە گرفتن ئاساسی ئەو پرسیارێکی لە دکتۆرا دەکەم چۆن سنگ بەم دەستورە بین ئایا خۆمان هۆکارێک نەبووی لەوە کە دەستورەکە باخی نەمێنێ دکتۆر ڕاجان کێشەی سەوتمان هەبوو هی دەنگەوە دێمەلای جەنابەت هەندێک لە ڕخنەگران پێیان وایە کە یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی بێباخکردنی دەستور ئەوەی کە لە عێراقی شاهێزەکانی تر بە جۆرە لە جۆرەکان گوێی پێنێن کورد خۆی بووە بۆ نمونە لە کاتێکا کە وادەی جێبەجێکردنی مادەی 140 کۆتایی پیا دەبووە کورد لای بۆستایە بیوتە حەکەم لە بینی ئێمە و ئێوەیە لەسەر ئەم ناوچانە ئەم دەستورەیە بەس خۆی بازی بەسەرە ململانێکی حیزبی و مەسەلەی نفوزی هێزێک بەسەر ئەو منتیقانە وای کرد کە شتەکە تێپەڕی و بڕوە کە ئەوان سەیران کرد کورد خۆی گوێنایە بە دەستوران یعنی کورد گوێ بە مافەکان و گەرنتیەکانی خۆیان لە دەستور ئەوان بۆ گوێی بێنێ یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئایا کورد ئەگەر بە تەواوەتی ڕێزی ئەم دەستوری بگرتە سەنگی بایەتێ و هەمیشە وەکو حەکەمێک لە بینی خۆی و ناوەندا قوتی بکردایەتەوە ئایا ئێستا بەهێزتر نەبووین و دەستکەوتمان زیاتر نەبوو لە عێراقا و بە ئەندازێکی زۆر لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەو وێنەی کە ئێستا وێنەیەکی تۆزێ تەمومژاوی و ڕەنگە تۆزێک نا زۆریش تەمومژاوی بۆ هەرێمی کوردستان دروست بێ ڕەنگە ئەوەش نەبووە جەنابەت لەمڕۆ بۆ چوونت چۆنە دەستخۆش بکایاسین پرسیارێکی زۆر لە جێخۆیەتی بەڕاستی ئێمەی کورد دەتوانین بڵێم سەرکردەکانی کورد نەک هاوڵاتی و خەڵکی مختص و چاودێر و کەسانێکەوە مهتەم و گرنگی بۆ بابەتە دەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێستاش خۆیان نازان چیان لە عێراق دەوێت و کاتێک لەو دەستورە بەشدار بوونە و شەریکی ئەساسی بوونە و نووسەری ئەو دەستورە بوونە مەبەستیان چی بووە ئایا مەبەستیان ئەوە بۆکەوە دەوڵەتش سەربەخۆ پێک بێن یان نەبەشێکی عێراق و خاوەنی عێراق ڕۆژێک تەلاقی دەدەن ڕۆژێک داوای حیوار دەکەن ڕۆژێک دەڵێن بایکۆت دەکەین خۆی ئەوانە هەموو بەڕاستی نیشانەوەیەکەوە فەلسەفەی تێگەیشتن لە دەوڵەتی عێراقی لەلایەن سەرکردەی هەرێمی کوردستان سەرکردەکانی هەرێمی کوردستان یان نییە یان زۆر لاوازە و دەبێت بزانی چی لە عێراق دەوێت و بەڵام بە عەمەلی ئێمە خۆمان دیومانە یعنی تەنانەت هاوڵاتی ئاسایش هەستی پێکردووە کەوا سەرکردە کوردەکان لە عێراق دوشتیان دەوێت پۆست و پارە پۆست بریتە لە سەرۆکی کۆمار جێگری سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی پەرلەمان وەزارەتەکان بەڕێوەبەری گشتی ڕاوێژکار ئەو پۆستانێکەوە لە عێراقدا پۆستە سەربازی و ئەمنیەکان ئەوانە داپۆچی لێ دەکەن کەوا پۆستەکان زۆر زانش ئەو پۆستانە بە بەتاڵی دەمێنێت تویان کێشەی بۆ دروست دەبێت تەنها لەوەی کەوا یەکێتی پارتی پێکنیان لە نێوان خۆیان کەوا چێدا بنێن
ینی تەنانەت خەڵکی هەرێمی کوردستان ئەو پۆستێکەوە داوای دەکەن سەرکردەکان خۆشیان کێشە دروست دەکەن. بەڵێ هەندێک جار لە هەندێک لێدوانە بەلاوازی جۆمان لێبێت کە سەنگی مەحاک و دادوەر لە بینی ئێمە و مەرکەزا بریتە لە دەستور و ئەگەر ئەو دەستورە پێشێل کرێ ئەوە ئیتر ئێمە شەراکەتمان نامێنێ ئەوانە ئەم قسانیان بەجددیە دەسەڵاتدارانی هەرێم یاخود هەر جۆرێک ئەم قسانە لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیە و هیچ بەهایەکیان هەیە یاخود ئەوەندە بێناوڕۆکن کە ڕەنگە خەڵک هیچ کەسێک گوێ لەم قسانە نەگرێت. دەست خۆشبی پرسیارەکە لە جێ بەڕاستی ئەوانە هەروەکو باسم کرد فەلسەفەیەکی دیاریکراویان نییە بۆ حکمڕانی لە عێراق. دواتر بەکو باسم کرد ئەوانە هەموو خەمە گەورەکەیان بریتە لە دابینکردنی پۆست و پارە لە عێراقدا و تا ئێستا سیرکە چەندین لێدوانی تونند لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ بە پرسە ڕسمیەکان سەرۆکی هەرێم و حکوومەت و پەرلەمان چ وەکو بەرپرسە حیزبیە باڵاکانیان دیتە بۆ نمونە لە مادەی 140 بڵێن ئەگەر جێبەجێ نەکرێ یان هەنگاوی بۆ نەنرێ ئێمە سەحب دەکەینەوە لە عێراق یان ئێمە بایکۆتی پرۆسەی سیاسی دەکەین بەڵام دێن لەسەر چی بایکوت دەڵێن تهدید دەکەن و هەڕەشە دەکەن کە هەڕەشەکەشیان دەزانن خۆشیان دەزانن ناتوان جێبەجێکەن لەسەر نەوت لەسەر بودجا لەسەر موچە لەسەر ئەو شتانی کەوا پشتی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان غەدر و زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات دەوێت بیهایەتە سەر عێراق. ئێمە بەس حەز دەکەم ئەمڕۆ لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراقی بەڕاستی دوو تراژیدیای زۆر گەورەی ئاشکرا کرد. یەکەمیان ئەوەیەکەوە دەڵێ ئێمە هەوڵمان داوەکەوە وەزارەت پێشمەرگەکانی هەرێمی کوردستان موچەکەیان بەپێی یاسا و دەستور دەبێ ئێمە بیدەین دابینیکەین حکوومەتی عێراقی بەڵام ئەوە 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دابینی کردو و پارەت داتە پێشمەرگەکان بۆ ئەوی دەوێتەوە هێزش چەکداری لە بندەست بێ بۆ ئەوی لە سیراعات و ململانێ سیاسیەکان بەکاری بهێنێت. ئەگەر عێراق خۆی دەڵێ کاکە من بودجە دەدەم من موچەی پێشمەرگەکەت دەدەم بەڵام ئامادە نییە موچەکەشی بدات حکوومەتی عێراقی بدات. خانە نشینان خانە نشینان نزیکەی 14 ساڵە نزیکەی 11 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مستەم لە خانە نشینان هەرێمی کوردستان دەکات بەپێی یاسای 2006 دەڕوا بەڵام لە 2014ەوە خانە نشین هەموو مافی امتیازاتێکی گەورە و گەورەی هەیە نامێ بچینە ئەو پرسەڕۆژانە ئەمێ پرسیاری تر لێکەم ئەو خانە نشینانە ئێمە هەموو مافەکانیان دەبەخشین. باشە نامێ بچینە ئەو پرسەڕۆژانە پرسیاری تر لێکەم لە بەرامبەرە ئەوانەی کە لە مەرکەزیشن یعنی ئەمانش کۆمەڵک هێزی تائیفی یعنی دۆگما کۆمەڵە هێزن خۆ ئەوانیش احترامی دەستور ناگرێت. ئەگەر گریمان هەرێمی کوردستان بیاوێ بەم دەستورە شەڕ لەگەڵ ئەو هێزانە بکە ئەمە ئیمکان ینی شیمانەی ئەمە هەیە یاخود ئەمەش شیمانەیەکی ڕەنگە زۆر گونجاو نەبێت چوان دێجار باز دەکرێت کە تۆ شەڕی دەستور لەگەڵ خەڵکانێک کاکرێکە باڕێن بە دەستورە بێ ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ خۆی بەڕاستی وایە سەرکردە سیاسیەکانی چی کورد چ عەرەبی سونە چ عەرەبی شیعە تا ڕادەیەک دەیانوێت دەستوری بە ئینتیقائی و بە هەڵبژاردن مامەڵە لەگەڵ دەستورەکە بکەن ئەو مادانێکەوە بە کەڵکیان دێ سوودی لێ دەبین لە ڕووی حیزبی و بنەماڵی و پارە و پۆستەوە کاری پێ بکرێت ئەو مادانێکەوە دژە بەبیر بۆ چون و ئادولەجیا و مەسلحەت و بەرژەوەندی حیزب و بنەماڵە و کەسەکانیان ئەوە هەوڵ دەدرێتەوە ئیشی پێ نەکرێت. بەڵام ئێمە چەندی نامەزراوی ترمان هەیە لە عێراقدا کەوا تا ڕادەیەکی باش سربەخۆیی خۆی پیشانداوە و واشی نیشاندەوە کە لەگەڵ میلەتە بۆ منە مادەی 140 مادەی 140 عەرەبە شۆڤینیەکان چوون لە دادگای فیدرالی داوایان کردکەوە وتیان ئەوە مادەی 140 لەبەرەوەی لە کاتە دیاریکراوەکانی خۆی بەپێی دەستور جێبەجێ نەکراوە بە پێی یاسای حکومڕانی عێراقی موقت جێبەجێ نەکراوە کەواتە بووەتە مادەیەکی مردوو دەبێ ئیشی پێ نەکرێت. دادگای فیدرالی هاتووە دەڵێن نەخێر مادەیەکی زیندووە هەر دەبی جێبەجێ بکرێت. ئەوە موسساتە بەڕاستی و ئێمە چەندین موسساتی ترمان هەیە لە عێراق خەڵکی سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەهاتوونە شەڕ لەسەر ئەو موسساتانە بکەن. بۆ نمونە ئەنجومەنی فیدرالی مەجلیسی ئیتیحادی لە عێراقدا کەوا زامنی گشت مافە سەرەتایی و مافە ئینسانی و سیاسی و ڕۆشنبیرەکانی خەڵکی هەرێمی کوردستانە تا ئێستا خەمیان لێ نەخواردووە ئەوە ئیشی بۆ نەکراوە.
کەواتە تۆ هاوڕای ئەو بۆچوونەی کە لەگەڵم هێزانە هێشتا عێراق بای ئەوە ینی دامەزراوە و کەسی تیا کە بتوانین بەم دەستورە کێبەرکەی لەگەڵا بکەین و مافەکانی خۆمانی پێ بەدەستبێنی. بێگومان ئێمە پێشتر مامزەلال سەرۆکی عێراق بوو، دەسەڵاتەکانی هەمومان دیومانەکەوە حکوومەتەکانی عێراق یەک لە دوایەکان لە هەولێر و لە سلێمانی تەشکیل دەکرا، بەڵام ئێستا سەیری دەکەین سەرۆک کۆمار چێە و بە دەنجی چێدانراوە، تەنانەت حیزبەکەی خۆی کەەوە کاندیدی نەکردووە دەرچووە بە حیزبێشتر و بە لایەنی سیاستر دەرچووە، کەواتە ئێستا ڕۆلی ئەکتەرە سیاسەکان لە عێراقدا زۆر لاواز بووە و خۆشمان هۆکارینکەوە بەهۆی ئەو گەندەڵی و ئەو فەسادە و هەروە ئەو کەم تەرخەمیانێکەوە هەمانە وای لاتۆکەوە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو بچووکی بڕاتەوە، تەنان لە ڕووی مافە سەرەتاییەکانی مافی مرۆڤ و ئێستاش دەوڵەتە زلهێزەکان وەکو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا ئەو پشتگیری و هاوکاری و پشتیوانیەکەوە لە پێش 2010 و 2009 هەمان بوو ئێستا نیمانەوە ڕاستی. دەست خۆش دکتۆر گیان، زۆر سپاس بۆ وەڵامەکانت. دێمە لای جەنابەت ئەگەر لە فۆرمی شابێ لە عێراق بینین هەڵبژاردن لە کاتی خۆیان کرێ، هێزی گەورەی وەکو سەدر یاک دنیا کورسیە هێنێ، بەڵام لە ڕێکارە دەستوری و حتا سیاسیەکەیە کە ناتوانێت ببێ حکوومەت پێک بێنێ ئەچێتە دەرەوە بەبێەوەی شەڕێکی زۆر گەورە ڕووبا و کۆمەلگاکە هەڵبۆشێتەوە، ینی سەرۆک وەزیران هەر 4 ساڵ جارێک سەرۆک وەزیرانێکە بینین، ینی هیچ کامێک لەمانە لە هەرێم ینی نابینین. ئەمە تا چەند ینی لە ڕووی دەستوریەوە ینی دامەزراوەکانی هەرێم ئەوەی کە ئێمە خۆمان بۆ نمونە پەرلەمانمان تەمەنی پەرلەمانمان درێژکرەوە تا لەولاوە هات وەکو هینی دامەئیداشی بلیار لەو سەرەوە یەک تۆپیلیار هەڵی وەشانەوە، ینی بۆچی ئێمە ئەم مامەڵێ لەگەڵ مؤسساتی خۆمان ئاکەین، ینی ئەوان سیرەکەی بەردەوام ئەبدەیتەکەنەوە سەرۆک وەزیران، ئەنجومەنی وەزیران، پەرلەمان، ینی حتا دەستگا دادوەریەکان، ینی دەستەی نەزاها زۆرێک لەو مؤسساتانە کەچی ئێمە سیرەکە ینی پەرلەمان گەلی ئێمە زۆر لە باشووری کوردستان زۆر قوربانیاوە بۆی کە پەرلەمانی کە بێنوێ نەراتی بکە، سیرەکەی ئێستا کەس نەراتی ئێمە ناکە نازین کە چین لەگەڵ بەغا ئێساوی لاتووە بەس وەزیری دارایی وەکو وەفد ئەڕوا بۆ بەغا، هەتا سەرۆکی هەرێمیش کە ئەچێت تا ئەندازێکی زۆر ڕەنگە ئەوەندە چواردەورەکەی سیفەتە حیزبەکەی پێ و دیارە وەکو نوێنەری حیزبەکەی دەرەکەوێتەوە، ینی ئەمانە تا چەند لە ڕووی دەستوریە و وێنەی ئێمە لاوازەکەن و لە جیهانیشا ئەو شەرعیەتە دەستوری کە خۆمان بەدەستمان هێناوە لە ناویەوە لە ڕووی دەستوریەوە وجودی ئێمە لاواز ناکات وەکو پرەنسیپە نەتەوەی نیشتمانێک ئەگەر تەماشایکەین بۆ لەبەرەوەی کە مەبادێ و ئەحکامەکانی دەستور بەستم لە هینەکەنیە ئەوەی گرفتەکە لە واژی هەسیاسیایە کە نوێنەرایەتی تۆ ئەکات لە ناو ئەم هاوبەشییا و لەسەر ئاسی فەرمانڕەوایەتی ئەم هەرێمە. ئێمە تاکو ئەم دقەیە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە ئەو فەرمانڕەوایەتی کە هەمانە و دەسەڵاتی کە هەمانە دەسەڵاتێکی ئێتلافی حیزبی نەریتیە بەدەلیلی ئەوەی کە قدرەتی ئینتاژکردنی تعریفێکی بۆ خۆی نییە. یعنی من نازانیم مەسەلا خۆتۆ قانونی ئەساسی بۆ چییە؟ بۆ تعریفکردنی نظامی سیاسی و مجتەمەع پەیوەندی کۆمەڵایەتەکانە، بۆ ڕێخستنی ماف و ئازادیەکانە، بۆ جیاکاری پرەنسیپی جیاکاری نێوان دەسەڵاتەکانە. خۆ دەستور نییە کاکە کۆمەڵی مەواسقی دەولی حکومی ئەکات و لە خوار ئەویشەوە لەسەر ئەساسی مەبدەئی تەدەڕوجی قانونی بە دەرهاویشتەکانی وانەیە مەسەلەن کۆمەڵێک تەشریعاتی عادی و فەرعی و ئەنزیمە و لەوایح و تعلیمات نوێنەرایەتی ئەکات کە تۆ کاتێک ناید ئیش لەسەر ڕێخستنی ئەمانە بکەیت و ماف و ئازادیەکانی پێ تەنزیم ناکەیت و با بڵێن پرەنسیپی جیاکاری دەسەڵاتەکانی لەسەر ڕێک ناخەیت و ڕەچاو ناکەیت و کاری پێ ناکەیت، بێگومان تۆ ئیتر ینی تێکەڵەیەک لە ممارەسەکردنی دەسەڵاتی بۆ دروست دەبێت گرفتت هەیە لەسەر ئەوەی نازانێ ئەمە چییە ناوی نییە. مەسەرەن ناکرێت تۆ 33 ئەوەنە ساڵە تۆ بە ناوی حکومڕانی ئەم هەرێمەوە هەیت بەڵام قانونی بجەت نییە. باشە ناکرێت ئەوەنە ساڵە حکومڕانێتی ئەم هەرێمە ئەەکەیت بەڵام تعریفێکت بۆ نظامە سیاسەکەی نییە. قانونێکی ئەساسیت نییە بۆ تەنزیمکردنی فەرمانڕەوایەتەکەی و ڕێخستنی کایە کۆمەڵایەتەکانی.
لەم حاڵەتەیە ئەوەی کە هەیە و نییە لە کۆتاییە لە حەسیلەی نهاییە ئێمە پاوەرێکمان هەیە بە ناوی پاوەری ئێتلافی حزبی تەقلیدی باشە ئەمە یەک دووەمیان ئەم پاوەری ئێتلافیە جگە لەوەی لێرانە بۆ خۆی و بۆ خەڵکیش بۆ بە بەدبەختی لە هەمان کاتیشە لەسەر ئاسی نوێنەرایەتێکی کە لە بەغای کات هێندەی گرفتی لەسەر لەگەڵ ئیمتیازات و ململانیە لەسەر پۆست و ئیمتیازاتە حزبی و شخصەکان هەیە ئەوەندە گرفتی لەسەر جێکەوتنی ممارەسەکردنێکی تەندروستی فەرمانڕەوایەتی فێدرالی دیموکراسی کۆماری نییە یعنی ئەوای ئێمە ببووینایە بە بەشێک لە ڕێخستنەوەی فەرەنگسازی کللتوری عراقیش تەنها هەرێمی ئەمانتوانی ئەم مافەمان هەیە بۆ لەبەرەوەی کە تۆ داوای ممارەسەکردنێکی دیموکراسی دەسەڵاتی سیاسیەکەیت پێویستت بە کۆمەلگایەکی دیموکراسی هەیە باش وایە ساڵی 2005 پێش دەنگدان لەسەر دەستور من ئەو کاتە بەڕێوەبەری نووسینی گۆڤارێکی ناسرا بووم لە کوردستان وەکو پەیامنێر ڕۆشتم بۆ قەندیل لەوێ کۆنگرێکی گەوری ڕۆژنامەوانی بوو یەک دنیا ڕۆژنامە نووسی بیانی و لۆکاڵی و ئەوانەی لێبوو قسە لەسەر دەستورکرا دوایی یەکێک لەو هەواڵانەی هی قەندیلمان بینی پرسیاری کردوتی ئەچن بۆ دەنگان لەسەر دەستور من وتم ناچین لەبەر باوەڕمان بۆ دەستورە نوتی بۆ وتم لەبەرەوەی کە ئێمە بە دوای سەربەخۆی یاگەڕێن و دەستورە تا ئەندازێک ئێمە کۆت و کە لە بچاکە وتی هەواڵ من نازانم دەستورەکەم خوێندۆتەوە زانم شتی زۆر زۆر باشتە بە زانزانم ڕێیوچە بەڵام یەک بەراوردیکەن بە ئێمە لە کوردستانی باکوور ئەو زەمانەت و ئەو ئاماژانی کە لە دەستوری عێراقیە دراوە بە کورد ئەگەر بدرێ بە ئێمە بەیانی چەکدان یەک لە سەرسەی ئەوە بدرێ بە ئێمە بەیانی چەکدانی نەڕۆین و دانیشین ئەگەر هەر هەمومان لە سێدارە پێ دوایە لەم بەراوردەیە دەستوری عێراق کورد حەقە شانازی بەخۆی و کاکە دەستورێکی لە نووسینەوەی دەستورێکی وایە بەشدار بووە و عیبی شەکە تا ئێسانی توانیوە بەم دەستورە وەکو ڕەنگە بۆمبێکی گەورەوە بێنەی توانیوە بەکاری بێنێ کاکە یاسینجان ئێمە ئەبێ ئەوەمان لە یاد بێت ماف و ئاوات و ئامانجەکانی ئێمە لە دەستوری هەمیشەیی 2005 بەرجەستە بووە دەوڵەتیشەوە بۆکو بربنەمای هەموو ئەو ئامانجانەی کە شۆڕشی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بانگەشەی بۆ کردووە باشە و دوجار ئەم مافانە کە بەرجەستە ئەبێت تەنها و تەنها ئیش لەسەر ئەوەی کە ئەمێنێتەوە ئیشکردنە لەسەر جێکەوتنی زیاتری ئیشکردنە لەسەر پاراستنی ئیشکردنە لەسەر گەورەکردن و دەوڵەمەندکردنی بەڵام ئێمە مشکلەیەکی ئەساسیمان هەیە ئێمە لەبەر ئەوەی ئێتلافێکی سیاسی حیزبی نەریتی لە غیابی گوتارێکە کە خاوەنددارێتێکی ڕاستەقینە بۆ پرسەنەتەوەی نیشتیمانەکان بە ئیرادەیەکی سەربەخۆی سیاسی ڕاستەقینەوە تایە جێبکەوێت ئێمە هاتوین دەرگیرین لەگەڵ وجودێکی نەریتی حیزبیە و بارگاوی بە ئەجندا هەرێمایەتیەکان ئەم ئەجندا هەرێمایەتیە بووە بە یەک بەڵای گەورە بەسەر پاراستنی ئەم دەستورە فدرالیەوە چونکە بۆ معلوماتت استراتیژی هەرێمایەتی تا ئەم دقەیە هیچ خۆشحاڵێکی لەم دەستورە فدرالیە نایەت و ئەوە تا بە بەرچاوی هەموو گەلانی دنیاوە دژایەتێکی تا سەر ئێسقان گەیشتۆ بە قۆناغی جونەسای لە ڕۆژاوایە ئەکافق بە خاتری ئەوەی کانتۆنێکی تری وەکو ئەم کانتۆنە دروست نەبێت و دوجار ترسی هەیە لە پەڕینەوەی ئەم ئەزمونە بۆ باکووریش و بە خۆرەڵاتیش لەبەرەوە استراتیژی هەرێمایەتی هەروەکو چۆن لە ڕابردووە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە هەوڵی جڵەوکیکردنی پرسی نەتەوەی نیشتیمانی کوردی داوە بەو شێوەیە کە خۆی ئەوێت و تەوزیفی کا و تعریفی بۆ بکات باشە ئێستاش ئەوێ ئەمە لە دەستی خۆیان بمێنێتەوە بەڵام گۆڕانکاریە سیاسی و استراتیژی و جیۆسیاسی و جۆگرافی جیۆپۆلیتیکەکانی منتیقەکە لە ئاستێکایە ئەم پرسە خاوەنددارەتی ڕەوا بۆ ئەم پرسە لەسەر ئاستا هەرێمایەتەکەی خەریکە تێپەڕێت بۆ لەبەرەوەی استراتیژێتی دەولی قسە لەسەر مۆزوعاکات باشە و خاوەنددارەتی لێکە پشتیوانیەکە لێدوانی فەرمی هەیە وایەنە ڕۆژانە قسەی لەسەر ئەکرێت لەسەر ئاسی کۆنگریسی ئەمریکی ئەتوانم بە جەنابە بڵم کە ڕەنگە هەموو کەسێک بزانێ ئەم دەستورە بۆ کورد زۆر گرنگە بەس کورد خۆی نەزانێت بەڵام بەسم سیاسی کورد خۆی ئەزانێت مشکلەکە لەوەیە کاکە ئێمە بێ کورد لە کوردی سیاسی و حزبی جاک بێگومان کوردی حزبی نایزانێت مشکلەکە لەوەیە کوردی حزبی نایزانێت حزبیش بۆ مەفهومە نەریتێکە لە باشوورە خەریکی ئەم ماڵوێرانەیە بۆ لەبەرەوەی گوتاری غایبە حتا ئەو ێزانەی کە خاوەنددارەتی پاشخانێکی نەتەوەی و نیشتیمانی و شۆڕژگێڕی ڕاستەقینەن و
و قوربانیەکی گەورە و گرانیان لەم پێناوەیە داوە ئێستا نازانین بۆچی بێدەنگ لە ئاستا مەسەلەیە لەبەر بەرنامەکە بەرە کۆتاڕۆ ئەمێ وەکو دو پرسیار لە جنابکەم یانی بەم پێکاتە نەریتێ بەم ستراکچە نەریتەی کە ئێستا هەیە شتی پارتی و کۆمەڵە حیزبی تر نوێنەرایەتەکەن بەم دەستورە هیچ شتێک ناکرێت شەڕ بەم دەستورە ناکرێت ڕەنگە هیچ بەهایشی نەبێ چ کاتێک کورد دەتوانێت ئەم دەستورە بە معنای کەلیمە بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی لە بەرامبەر دەوڵەتی مرکزی لە عێراق ئەو کاتێک کە هاوبەشێکی ڕاستەقینەیە بێ لە پێناو پاراستنی ئەزمموی سیاسی و حکومڕانی عراقیا بەگشتی ئەو کاتێک کە احترام لەو اختصاصات و سەلاحێتانە ئەگرێکە لە دەستورەکە هەیە ئەو کاتێک کە ئەتوانێت تەوزیفاتێکی ڕاستەقینەی بۆ بکات و بە تەوزیفاتی حزبی و محاسسە و امتیازاتی حاشیە و حەشە مخەدەم بەکاری نێنێت ئەو کاتێک کە ئەتوانێت خاوەنی چەند وەقفەیەکی نەتەوەی و نیشتمانی ڕاستەقینە بێت بۆ پاراستنی سیادە و سەروەری عراق تۆ کاکە ینی تۆ هاوبەشی لەگەڵ منە لە پاراستنی ئەم ماڵەیە ئەبێ بیپارێزی وەکو من ناکرێت من لەم لاوە بیپارێزم و پاچکەم و خاوەنی کەم تۆ لاوە بیڕوخێنی و پیسیکەی دەست خۆش کاک ئارامجان ئەچمە لای دکتۆڕات هەمان پرسیار لە جنابتەکەم بەڵام بە شێوازێکی دیکە یعنی چ کاتێک کورد بە تەواوەتی ئەتوانێ سوود لە هەموو ئەو پۆتەنشەڵ ئەو ئیمکانیەت و شیمانانە وەرگێ کە لەناو ئەم دەستورە هەیە دەست خۆش بێ وڵاهی یەکەم شت دەوی فەلسفەی حکومڕانی بۆ عێراق بگۆڕێ ئەوەی کەوا پێشتر بەرزیان کرد بۆ سەرکردە کوردەکان دیموکراتێت بۆ عێراق و فیدراالێت بۆ هەرێمی کوردستان دەوی بەڕاستی ئەوە بگۆڕدرێت دەبی بگوترێ دیموکراتێت بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و فیدراالێتش بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ینی تۆ خۆت جوغزی خۆت سنووری خۆت زۆر بچوو کردەوە دەڵێ فیدراالێتەکە بەس تەنها بۆ خۆم ینی ئێستا ئێمە لە مادەی دەستوریمە هەمانە کەوا تەفعیل نەکراوە دروستکردنی چەند هەرێمی تر لە عێراق زیاد بێ ئێمە مافە سەرەتایی و سیاسی و ڕۆشنبیر و کەلتوری و دامەزراوەکانمان لە عێراق زیاتر دەستەس پێێت و زیاتریش دەبێت کەواتە سەرکردە کوردەکان زۆر زان بە هەڵە تێگەیشتنەوە زان ئەگەر هەرێمی تر دروست بی لە عێراق ئەوە هەرێمی تۆ بچووک دەبێتەوە وانە چەند هەرێم زیاتر بێ بۆ تۆ باشتر و عێراقیش تەنها داوای دیموکراتێتی بۆ دەکەی دەبی داوای فیدراالێتشی بۆ بکەی و کاتێک دەڵێ هەرێم فیدراالێت دەبێت دیموکراتەتش لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت و ببێتە بەرنامەی کاری هەرێم ئەوە خاڵێکیان دووەم ئەوەیە کەوا بەڕاستی دەبێت لە ناو نوخبەی سیاسی چی هەرێمی کوردستان بێت چی عێراق بێ دەبێت بەڕاستی پرۆسەی دیموکراتی بە شێوێشی تەبیعی و سروشتی خۆی گەشە بکات و ئێمە دەبێت لەوە بزانینکەوە ئەو دەستورە گەورەترین کێشەی دوو هۆکارە ئەوەیە کەوا یەکەمیان ئێمە لە دەوڵەتێکی مرکزی سرفی دیکتاتۆر بووینەتە لە 2003 دواتر 2005 دەستورەکە دروست بووە بۆتە دەوڵەتێکی فیدرالی دیموکراتی کەواتە گۆڕینی ئەزمموی دیکتاتورێتێکی مرکزی بۆ دیموکراتێتێکی فیدرالی دەیەوێت بەڕاستی کاتی دەوێت دوو لێکتێگەشتنی جیاواز لە نێوان سەرکردە سیاسەکانی کورد و عەرەب و شیعە و سوننە و تورکمان ئەوانە بەرەبەرە دەوێت بە حیوار و بە تایلۆگ لە یەک تێبگەن ئەوە خاڵشتر ئەوەیە کەوا زۆر گرنگە بابین ئەو مادە دەستوریانی کەوا لە دەستوری عێراقدا هاتووە و دانراوە دەوێت بە خۆمان جێبەجێ بکەین ئێستا بۆ نمونە چێ دەستی وەزیری دەرەوەی عێراقی گرتووە کەوا جێگری سەرۆکی حکومەتشە بەڕێز دکتۆر فوئادا کەوا وەزیری دەرەوەی عێراقیشە دەتوانێت لە هەموو قونسیلەکان لە ئەمریکا لە بەڕیتانیا لە فەڕەنسا نوێنەراتی حکومەتی هەرێمی کوردستان بکاتەوە نایکەن خۆی نەیکردووە بە پێی مادەی بۆ نمونە شتی تر ئەوەی باسمان کرد ئەنجومەنی فیدرالی ئەوە لە هەموو زۆر خەڵکە داکۆچی لێ کردووە و حکومەتی هەرێم تەنانەت 1 سانتیمەتریش بۆی نەچۆتە پێش و ئیشی بۆ نەکردووە مادەی 105 بەڵێ پێدوانیە کە سەرکردەکانی مادەی 105 دەڵێت دروستکردنی دەستەیەکی مراقبەکردن بۆ مافی هەرێمەکان کەواتە خۆت نای مافی خۆت دەستەیەک دروستکەی بۆ گلەی لە حکومەتی عێراقی دەکەیت باشە زۆر سپاس لە مادەی 106 دەڕێت دروستکردنی دەستەیەکی مراقبەی مالی و تەخصیصاتی مالی خۆت نای دروستیکەی ئێستا بۆ گلەی لە عێراق دەکەیت دکتۆر گیان زۆر سپاس دەکەم دکتۆر ڕەفعەت لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بە ئەو بەشداریە سەنگین و تێزانینی زۆرم هەیە بۆت دەستخۆش
سپاس بۆ تۆش کاک ئارامگیان دەرفەت دەما پێگومان مەوزوعەکە بێ جاری تر بگەڕێنەوە سەری قسەی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی ئەزیز خۆشەویستیش کە تام کاتە لەگەڵمانە بوون تا بەرنامێکی دیکە تا کاتی عاقبەتی دیکە بخواتان سپێرم ساوات دووبارە سپاس بۆ شتێستا خۆش بێت